کاتیەوەیە کە لەسەر تەوەری بەرنامە گفتوگۆ بکەین کە تەوەری بەرنامەی ئەم بەیانیەمان باس لە کاریگەری سۆشیال میدیا لەسەر قوڵبوونەوەی دیاردە ناشرینە کۆمەڵایەتیەکانە بە تایبەتی قسەی نەشیا و توانجلێدان. جا زیاتر گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە لەگەڵ دکتۆرە سارا موحسین بەرزنجی مامۆستای زانکۆ کە سەبارەت بە سۆشیال میدیا و ڕەخساندنی کەشی ناخۆش کە خەڵک دروستیەکات ئەم بەیانیە بەخێر هاتن تەکەین و قسە لەسەر ئەو بابەتەکەین. بەخێر بەی سەر چاوان دکتۆرە. سپاس، مەمنون، بەیانیتان باش. سپاس دەکەم. دکتۆرە بابەتێکە کە لە زۆر لە میدیاکان خەڵکێک کە پۆدکاستێ بکە خۆی باسی لێواکات، بەڕامەیەک هەبێ باسی لێواکات، لە ناو دانیشتەکانی خۆمان باسی لێوەکەین بەداخەوە دیاردەیە کە زۆر ناشرینە لەسەریشی قساکرێت بەڵام هەر بەردەوامە بە تایبەتی بۆ کەسانی کە چ فەیسێکی کاریگەر بن لە ناو کۆمەلگا خەڵک دێت کۆمەڵە جنێ و قسەی نەشیاویان پێڵێ تا ئەگاتە کەسێکی ئاسایی کە وێنێکی خۆی دانەوە. ئەمە بۆچی کۆمەلگای کوردی تووشی ئەم دەردە بووە؟ زۆر سپاس خاتە سۆڤان. ئەزانی چۆنە ئەم بابەتە یاخود دیاردەی ناشرینکردنی کەسانی بەرامبەر یان تانەدان و جنێودان و هەتا دوایی کاکاتەوە بە کۆی گشتی با بڵین ناوزڕاندن شتێکی تازە نییە. ئەتوانین بڵین ئەگەر چی ئێستا بۆ خۆی دیاردەیەکی باوە بەڵام مێژوویەکی درێژخایانی هەیە، بەڵام ئەوەی کە ئێستا کار ئاسانی کردووە بۆ ئەوەی کە تەشەنە بکە و زۆر زۆر بربڵاو بێت لە ناو کۆمەڵگەی کوردیە ئەتوانین بڵین کە سۆشیال میدیایە. لەبەرەوەی دوجار میدیای ئەلکترۆنی و لە ناویشیاندا سۆشیال میدیا کاریگەریەکی زۆر بەهێزی هەیە. هەر خودی خۆی وای کردووە کە ڕایەڵە و پۆیەکی کۆمەڵایەتی دروستکە. ئەمە جگەلەوەی کە بەهێزترین ئامرازە بەڕاستی کە دکتۆرە مەبەستت کارلێک بۆ وەرگرەکان و بۆ بەکارهێنەرەکانی دروست بکە. مەبەستت ئەوەیە ڕێگایەکی بێدەدەسەر و بێسەر ئێشەیە ئەگەر تۆ ڕقێکت بەرامبەر کەسێکە بچی لەوێ خۆت خاڵی کەیتەوە. بێگومان لەبەرەوەی خەسڵەت و تایبەتمەندیەکانی سۆشیال میدیا کار ئاسانی ئەکا. ئێمە ناڵین سۆشیال میدیا با خەتاباری نەکەین بەڕاستی. سۆشیال میدیا هەر خۆی کە دروست بووە شۆڕشێکی مرۆڤایەتیە بۆ کار ئاسانی دروست بووە، بەڵام ئەوەی کە پیشانی ئەدا ڕنگدانەوەی ناخی خۆمانە، بەڵام سروشتی سۆشیال میدیا وا ئەکات کە زیاتر ئەم بابەتە بڵاو بێتەوە بەوەی کە فەزایەکی تەواو ئازادە خەڵکێکی زۆر دڵخۆشن بەو ئازادیە و بەو ژینگە ئازادەی کە فەراهەمە لە ناو سۆشیال میدیا. لەلایەکی تر زۆر زۆر بە ئاسانی بەکارەهێنرێ. ئەو شاشە زیرەکەی کە بەدەستەوەیە سێرەکەی ئێستا بەشێکی زۆر لە هەموو چین و توێژ و تەمەنە جیاوازەکان ئەتوانێت بە ئاسانی بەکاری بێنێ. ئەزانی هەنێک لە ئەپلیکیشنەکان و هەندێک لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا بە چەند کلیکێک تۆ توانی بچیتە ناویەوە. بۆیە ئەمانە ئەتوانین بڵین کە دەست پێشخەرن بۆ ئەوەی کە ئەم بابەتە ئەم دیاردەیە ئەم تاوانە منەڵێم تاوان لەبەرەوەی بەڕاستی بڕگە و مادەی یاسایی هەیە، سزای هەیە. باشە ئەو سزانە چین کە لە هەرێمی کوردستان ئەگەر کەسێک تەشیر بە یەکێک بکات جنێوی پێ بدات قسەی نەشیاوی پێ بکات چییە کە ڕوبەڕووی ئەبێتەوە زوو بەدەم داوای ئەو کەسەوە ئەچێت لانی پەیوەندیدار سزای ئەو کەسادان ئەیدۆزنەوە چۆنە؟ ئێمە بە خۆشحاڵیەوە کۆمەڵێک یاسامان هەیە لە ئێستادا، یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی، یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی و هەروەها یاسای کاری ڕۆژنامە نووسیمان هەیە ژمارە 35. هەر یەکێک لەم یاسایانە هەنێک لە بڕگە و مادەکانی شمولی ئەم بابەتە ئەکات کە سزای داناوە بۆ ئەو کەسانە کە بە شێوەیەک لە شێوەکان بەرامبەرەکەی خۆی ناشرینەکە، بوختانە بەخشێتەوە، تۆمەت بڵاوە کاتەوە، کەسایەتی دەڕوشێنێ بە مادی و هەروەها بە بەندکردن. بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە بەڕاستی ئەوەیە هەتاوەکو چەند دەسەڵاتی دادوەری دەست پێشخەرە بۆ ئەم بابەتە. ئەگەرچی بە خۆشحاڵیەوە هەنگاوی جددیان ناوە، بەڵام بیرمان نەچێ شتێک هەیە لە ناو سۆشیال میدیا، فەیسبووکەوانە بێنازنامەکان ئەمانە زۆرجار کێشە دروستەکان نەک لە کوردستان لە سەرتاسەری دنیادا بەڕاستی. باشە دکتۆرە پێش ئەوەی کە ئێمە بڕۆین لایەنێکی پەیوەندیدار باسی لێ بکەین بڵین تۆ بەرپرسیارەکەت ئەوەیە با لە خۆمانەوە بڕوانی چارەسەرکردن یان ڕێگریکردن زۆر باشترە لە چارەسەرکردن. ئێمە چۆن نتوانین وەکو خودی کەسایەتی ڕێگری لەو بابەتە بکەین؟ ڕەنگە هەر یەکێک لە ئێمە
کە گلەیەکەین خۆشمانێکێک بین لەوانی کە کەسێکمان بەدڵ نەبێ یەکسەر کۆمنتێکی نەشیاوی بۆ بکەین بەڵام ئەوە دوورە لە کەسایەتی بەڕێزی وەکو جەنابەت یان دوورە لە کەسایەتی وەکو من بەڵام باسی بەگشتی ئەەکەم گلەیەکەین بەڵام کارەکە ئەنجامەدرێت خات و سۆڤان هەر جوانت هێنا بەڕاستی بەداخەوە بەشێک لەو کەسانەی کە وشەی نەشیا و بریندارکەر بەکارەهێنن لە ناو سۆشال میدیا لە ژیانی واقعیدا زۆر بە ئەتەکێتەوە قساکەن هەرگیز تەسەوری ئەوە ناکەی ئەو کەسەیە کە ئاواکە لە ناو سۆشال میدیا بۆیە پسپۆرانی بواری کۆمەڵاسی دەڵێن سۆشال میدیا وای کردووە کە دوو نازنامە دوو کەسایەتی دژ بە یەک دروست بێ لە ژیانی واقعی و لە ژیانی گریمانەیە ئەوەی کە دەگوزارێت لە ناو سۆشال میدیا زۆر جار دوورە لە کەسایەتی خۆتەوە ئەمەش هەنێ جار بۆ چاولێکەریە ڕقت لە کەسێکە یان ناشرینیەکان و بێزاریەکانی خۆت یان بەتاڵکردنەوەی گرێدەرونیەکانت بە ناشرینکردنی بەرامبەر بەڕاستی پراکتیزە ئەەکەی بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە چۆن لە خۆمانەوە دەست پێ بکەین ئەگەر تۆ باسی کۆمەڵگەی کوردیت کرد بۆیە منیش ناچارم زیاتر هەڵوەستە لەسەر کۆمەڵگەی کوردی بکەم ببوورە ئەزین لێرە بەزیە قەوز بە من بدەیت بۆچی باسی کۆمەڵگەی کوردیەکەین چونکە ئێمە لەناوم کۆمەڵگەی دوجار بەشێکی دروستە بەهۆی ئاوارە بوونەوە بە وڵات و بە وڵات ڕۆشتین زمانی دیکە ئەزانین بەڵام هەموو خەڵکی کوردستانەوە نییە بڵین دوو سێ زمان بزانێ بەڵام ئەوەی کە یەک تۆز لە زمانی تر شارەزابێت لە فەرهەنگی وڵاتی تر شارەزابێت ئەچی سەیری پۆستی ئەوانەکەی ئەچی سەیری کۆمنتی ئەوانەکەی ئەبینی ئەوە بۆ لە لای ئێمە وایە لە لای ئەوان وایە بەخۆ تا ئەچیتەوە تۆ بڵێ کۆمەلگاکەی من ئەوەندە جنی و فرۆش بێ ئەوەندە شەڕ فرۆش بێت بۆیە سەرنجە خەمە سەر کۆمەلگای زیندووشت بەڕاستی بۆ باسەکەم هەڵبەتە ئێمەش لە ناو واقعەکەین بۆیە ضرورترە ئێمە باسی کۆمەلگەی خۆمان بکەین ئەمە جیالەوەی کە کۆمەلگەکان لە یەکتری جیاوازن ئەو ئەڵتەرناتیڤانەی کۆمەلگەیەک دروستەکە کۆمەلگەیەکی ئەوروپی جیاوازە لە من بۆیە من ناتوانم خۆم بەو مقارنە باشە بۆیە ناچار ئێمە باسی سروشتی کۆمەلگاکەی خۆمانەکەین ئەوەی کە لەلای ئێمە هۆکاری سەرەکیە بەڕاستی بۆ ئەم دیاردەیە ئەگەر ڕێگەم بیت باسی بکەم یەکێک لەوانە لایەنی ڕۆشنبیریە کە ئەکەوێتە سەر معریفەت و کللتور و دابوونەریت ئێمە تا چەند لایانی معریفیمان بەهێزە هەتاوەکو چەند کللتورەکەمان ڕێگرە لەم بابەتە هەنێکی تر دەزانی ئێستا لە سۆشال میدیا چی باوە ئەوە باوە کە من دژ بم خۆشم نازانم دژی چیم دژم بۆەوەی تۆ ناشرینەکەم ئەم ناشرینەکەم قسەی نەشیاوە دەم هێرشەکەم تەنیا بۆ ئەوەی کە من جیاواز دەرکەوم و ببم بەناو هۆکارێکی تر کە زۆر زۆر زەقە بەداخەوە لایک و کۆمنتە زۆر جار بۆ لایک و کۆمنت ئێمە هەوڵەدەین بە هەرچی وشەی نەشیاو هەیە کەسەکانی بەرامبەرمان ناشرین بکەین هۆکاری تر کە ئێمە بەڕاستی ئاماژەی لێوە بکەین ئەزانی خات و سۆڤان لەگەڵ هەر پێشکەوتنێکی تەکنەلۆژیا ڕەوتی کۆمەلگا دەگۆڕێت پێویستیەکان زیاد ئەکا مەشاکل زیاد ئەکا تۆ بزانە ئێمە بێکاریمان هەیە خەڵکێکی زۆر لە بێکاریە ئاڵوودەی ئەم ئامێرە زیرەکان و سۆشال میدیا بووە ئەمەیە زۆر جار دافعێکە پاڵنەرێکی بەهێزە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بۆەوەی ئەم کەسانەوە بکەن ئەمە جگەلەوەی کە سروشتی کۆمەلگەی ئێمە سروشتێکی پیاو سالاریە زۆر جار پیاوەک ئەوانەی کە زۆرتر تانە و تەشەرەدەن بەڕاستی لە ڕەگەزی نێرە وەک لە ڕەگەزی مێ ئەوەشی کە قوربانیە زیاتر ڕەگەزی مێ بۆیە زۆر جار ئەڵێ بەڕاستی یەکێک لە ڕەگەستەرێکیەکانی تیرۆر شکاندنی شکۆی کەسەکانە ئەها ئەڵێ وای لێکەم هەتا ماوە بیری نەچێتەوە بە دوو قسە تۆش بە فعلی بیرت ناچێتەوە دروستە کاتە ئەگەر ئێمە بین لەباری تیرۆرکردنیشەوە بڵین تیرۆرکردن تەنیا هەرەوە نییە کەسێک کەسێ سەر بە بڕیان کەسێک تەقەلێ کەسێ بکات تیرۆرکردن تیرۆری کەسایەتی شێ تۆ تیرۆری شخصیاتی کەسێکەکەی کە کاری لەسەر خۆی کردو خۆی ماندوو کردو ئەمە شتێک بڵێم لێرە ئێمە زمانی ڕەخنەگرتنمان نییە وازانین هەموو کەسێ بێ هاوڕەنگی من بێت ئەگەر تۆ ڕەنگەکەت لەگەڵ من جیاواز بێ من بەلامۆ کێشە ئەوە گەر لە وێنە کێشێک پرسیاری ئەوە بکەی بڵێ بە یەک ڕنگ تابلۆیەکم بۆ بکڵێ جوان دەرناچێت ئەبێ هەموو ڕەنگێکی تیاابێ جوانترینی تابلۆکانەوە کە ڕەنگەکان جیاوازنتیایە ئێمە بە قوبوڵی ڕەخنەگرتن بکەین قوبوڵی یەکتر بکەین قوبوڵی ڕەنگە جیاوازەکان بکەین بیری جیاواز بکەین تا چەند ئێمە لە کۆمەلگای کوردی قوبوڵی ڕەنگی جیاواز مەبەستم لە ڕەنگی ئەوە نییە مەبەستم لە هەمە چەشن بوونە تا چەند قوبوڵی ئەوەمانە یەکێک ئەفکارێکی هەیە بیرێکی هەیە ئەوێ بێت لەم سەکۆیە کە
سەکۆی خۆیەتی ماڵی خۆیەتی ئەوێ بێت تیا باسکات یەکێکی ترا بێ بە حاکم و بە محکەمە بووی دێ هەڵسەنگاندنی بۆکات ئەزانی شتێک نەماوە ناوی ڕەخنە بێ لە ناو سۆشال میدیا بەداخەوە بەڕاستی ئێمە زمانی ڕەخنەگرتنمان نەماوە وتارەکانمان بە تایبەتی ئەگەر لە ناو میدیاش بە شێوازێکی گشتی باس بکەین وتارەکانمان هەمووی ڕق ئامێزن نووسینەکانمان هەمووی ڕق لێبوونەوەن هەمووی دەستەواژەی نەشیا و هەست بریندارکەرن زمانی ڕەخنە نەماوە لای ئێمە هەمووی بۆ بە هێرشکردنە سەر کەسایەتیەکان ئەمە جگەلەوەی کە باسی ماڵی تایبەتەکەی شتێک نییە ناوی ماڵی تایبەت بێ ئەم ماڵەی من کە من ئێستا لاپەڕێکی سۆشال میدیام هەیە ماڵی هەموو کەسە چکە تۆ ئەم یەکێکی تر هەمووی سەردانیەکە بێ لە دەرگا لێدان کەواتە ئەبێ من ئاگام لێ بێ چی ئەنووسم کەواتە ئەوەی کە تۆ ئەیبینی لە ناو سۆشال میدیادا بەڕاستی هەمووی چوونە نێو ژیانی تایبەتی و ناشرینکردنی کەسەکانە ڕەنگە پێت بڵێم هۆکاری سەرەکی بۆ ئەم بابەتە زۆر جار دەگەڕێتەوە بۆ خودی خۆمان وەکو چۆن بۆ نمونە شتێک هەیە لە ناو سۆشال میدیا پێی ئەوترێت ئەلخصوصیە تایبەتمەندێتی ژیانی تایبەت ئەزانی ئێمە ئەم شتەمان نەماوە ئەزانی جاران ئێمە پێمان عیب بوو دراوسێکەمان بزانێت چییە خۆین ئێستا بێ ئەوەی تەماشای منەکە بزانێ ڕۆژانە من چییە خۆم بۆ چۆڕم چی لەبەرەکەم چی ئەەکەم چی ناکەم ئەمە هۆکارێکە چونکە لە سەرەتاشا ئەگەر سەرنج بی خۆت باست لەوە کرد وتت ئەو کەسانە زیاتر بارگاویە بن کە کەسانی دیارن بەداخەوە ئەم کەسە دیارانە هەمیشە ژیانی تایبەتی خۆیان شێرەکەن لە ناو سۆشال میدیادا کە ئەمانەن زیاتر دەبنە قوربانی و ئەو هێرشە ئەلکترۆنیانەی لە چوارچێوەی ناشرینکردنی کەسایەتی و تانە و تەشەر یعنی ئێمە بەڵێ بە تایبەتی با بڵێنەوە کەسانی کە حەزەکەن خۆ ئێساوە بۆ بە نەخۆشی دەرکەوتن هەموو خەڵکە حەزەکە دەرکەوێ ئیتر هەر چۆنێکە دەرکەوێ بە چ شێوەیەکە ئەم بارز بێ خەڵک لە ناو مجموعەیەکا بیناسێت بڵامە فڵان کەسە ئەمەش دیسانەوە نەخۆشیێکی ترە نەخۆشیەوەی کە تۆ هەر دایمە هەبی و باشترین بی ئەتەوێ ئاماژە بۆ بکە ئەو کەسانەی کە خۆیان زۆر دەرئەخەن محتەوایەکی باشیان نییە ئەوەی دێ بەدەستیانە دایئەنێن ینی ئێمە نەقسمان هەیە لە ناوەڕۆک کێشەمان هەیە لە ناوڕۆک شتی باشمان پێ نییە ئەوەی کە هەمانە هەر ڕشتیانی ڕۆژانەمانە ڤڵۆگی بکە دای هەر ئەو کەسانەشن زیاتر ڕوبەڕووی ئەو جۆرە هێرشانە ئەبنەوە بەڕاستی ئەو کەسانەی کە لە هەکبەکەیانە شتێک هەیە بەو شێوازە دەرناکەوێ بکەوێتە بەرهێرشەکان یعنی بۆ نمونە ئەگەر تیکتۆک بە نمونە باس بکەین تیکتۆکە هەیە نیتە من هەمە ئەزانی من بۆچی هەمە من لە سەرەتا دایمەن بە قوتابیەکانمەوت لە زانکۆ بەداخەوە یەکێک لەو پلاتفۆرمانەی سۆشال میدیا کە فەزایەکی نەشیاوی ئەلکترۆنی دروست کردووە و خەڵکانێکی زۆر دەبنە قوربانی تایدا تیکتۆکن من هەرگیز هانتان نام بۆی کە تیکتۆک بەکاربێنن بەڵام دوایی بۆم دەرکەو ئەمە پسپۆڕی منە بێ بزانم لەم دنیاە چییە گوزەرێ لەم ژینگە تەواو ئازادە بێ سانسۆرە چییە گوزەرێ دکتۆرە کاچیتە ناو تیکتۆکا و بە دیاریۆدانا من ئەزانی ئێستا ڕاشکا و پێت بڵێم زۆر جار من زۆر مەشغۆڵم بەڵام هەنێ جار ئاواز کە کاتم ئەبێت ئەڕۆمە ناو تیکتۆکەوەڵێم بزانم چییە گوزەرێ ئاوها کێشم بە سەرماڵدا چییە ئەو ڤیدیۆیانە ئەوە چییە ئەو دنیاە جا ئێستا خەڵک وای لێ هاتووە لە ناو تیکتۆکە نمونونەکەم بۆ باز نەکردی وتم من ئەمەوە ڕێچکەیەکی جیاواز بەکاربێنم چۆن لەم پرۆگرامەی جەنابتانە لە کوردستان 24 باسی هۆشیاری بەکارهێنانەکەین سەبارەت بە سۆشال میدیا و دوورکەوتنەوە لە زمانی زبر و قسەی نەشیا و با من لە تیکتۆکە ئەم قسانە بکەم خەڵکێکی زیاتر ئەم بینێ بەکارهێنەری زیاتری هەیە بۆ تەنیا لە مینبەرەکانی زانکۆ و کەناڵە ئاسمانەکانەوە من دەرکەوم با من لێرە پەیامی خۆم بم ئەزانی چەند جنێوی نەشیا بە مندرا هەنێکیان ئەوانەی کە جنێویانەیە هەر کە داخڵە بوو یەکسەر جنێویە نێزانی من کێم نەشێزانی بابەتەکە چییە لەبەرەوەی ڕاهاتووە منیش ئەم شتە بەلامەوە نۆرمەڵ بوو بەڕاستی ئەزانی خەڵکی ئێمە بەداخەوە هەرچەنە ئەمە پسپۆڕی من نییە بەڕاستی دەروون ناسەکان ئەتوانن ئەم شتە یەکلا بکەنەوە بەڵام خەڵکی ئێمە لە ئێستادا خەڵکێکی دەروون تێکشکاوە خەڵکێکی دەروون هیلاکە کە بەشێکی ئەو سۆشیال میدیایە دروستی کردووە
ینی بەرهەمهێنەری مرۆڤی دەروونشکاوی دروست کردو ئێستا لە کۆمەڵگەی کوردیە. ئەزانی جارێک لە مانگی ڕەمەزانە مامۆستایەکی ئاینی باسی سۆشال میدیایە کرد کە خەڵک زۆر بە خراپی بەکاری ئەهێنێ. باسی لەوە کردوتی من وتاری ئاینی مەیە، وتاری ئاینی وتی کەس هات جنێویانە هەچی وشەی نەشیاوە بەکاریان هێنا لە ناویانە یەکێک لە قسە نەشیاوەکان زۆر سەرنجی ڕاکێشام شتێکی زۆر نابەجێ نووسی بوو. منیش نامم بۆ نار وتم کوڕی خۆم تۆزانی من باسی چیەکەم تی نەوەڵاوتم ئەی بۆ جنێوەی وتی وەڵاو عالەمە جنێوەیە وتم با منیش بیەم. ینی ئەمە بۆتە نەریت ئەم جنێودانە بەداخەوە وەکۆی وتت کوردستان کۆمەڵگەی کوردی پشکی شێری بەرکەوتووە. جا من مەبەستم ئەوەیە ئێستا وای لێ دێت ئیدی ئەم شتە ئاسایی بێت یەکێکی وەکو من بۆ نمونە پۆستێک دابنم هەرچەند من زۆر کەم بۆ ناچالاکترین ئەتوانم بڵێم ڕاگەیاندنکارم کە لە ناو سۆشیال میدیام سناپم هەر نییە تیکتۆکم هەر نییە فەیسبوک هەر ناچم بەلایە تۆزێک ئەگەر تااقەتم هەبێ ئەویش ئینستاگرام یەکێکی وەکو من کە پۆستێک ئەکا ئیتر چۆنەڵە بێخەیاڵم لەوەی کە بابێن چی ئەنووسن با بنووسن ئەمەوە دروست ناکە لە لامانی تر قسەی خەڵکمان بەلاوە گرنگ نەبێ ئیتر نەزانین کێ دروستە کێ هەڵەیە کێ بەبییر تە قسێکی کوردەواریڵە دۆستم ئەوەیە ئەم گرێنێ و دوژمنم ئەوەیە ئەم خەنێنێ و ئیتر ئەو شتانە نابینین هەمووی بێ بە یەک هەمووی ئیترڵە من بۆم گرنگ نییە چی ڕوو ئەدا با ڕوودا من خۆم مهمم خۆم گرنگم خەڵکی تر خۆ تەبیعەتێتەوە بۆ بەر ڕفتار و ئەمە بۆتە واقع لە ناو سۆشیال میدیای بەڕاستی نەک لە کۆمەڵگەی کوردی لە هەموو کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکانە تا ڕادێک بەو شێوازەیە بەڕاستی چونکە ئەگەڕێتەوە سەر شێوازی بەکارهێنانەکە دوجار خەتای سۆشیال میدیا نییە خەتای خودی خۆمانە کە بەو شێوازە ئێمە بەکاری ئەهێنین هەر کاتێک ئەزانی سۆشیال میدیا دەوترێت یان ئەوە تا هەلێکی زێڕینە یان ماڵوێرانکەرە بەڕاستی ئێمە لە دۆخە ماڵوێرانیەکەیان لەبەرەوەی زۆر زۆر بەخراپی بەکارەهێنرێت. باش دکتۆرە ئێساوانی کە جنێ و ئەدەن قسەی ناشرین ئەکەن بۆ خۆیان ئەگەر بیری لێ بکەنەوە ئەگەر بچنە لای دەروون ناسێ دەرونی ئەوانە لە ناخە ئیتر تەواوانە لەو کەسانن کە تێک شکاون ئەمەوێ ئەوە بڵێم بۆ خودی خۆی کەسەکە چەند کاریگەری هەیە چەند شێواوی لە هزری دروستەکە چەند کەسایەتێکی ناجێگیری بۆ دروستەکە کە بۆ هەموو شتێک مەوزوع ئەو قسەی تیاکە. ئەزانی من پێچەوانەی ئەمە ئەڵێم بەشێکی زۆریان بە پێچەوانەوە لە جێی ئەوەی کە نیگەران بن دڵخۆشە بن ئاسوودە وەرەگرن ئەزانی بەشێکی ئەو کەسانەی کە جنێوەدەن لە ناو سۆشیال میدیا وەکو متعەیەک وەکو دڵخۆشیەک بەکاری ئەهێنن ئەمانە بەڕاستی چێژ وەرەگرن لەوەی ئەڵێ ئاواد لێ یەکەم حەقی خۆمم لێ کردیتەوە آخر حەقی چی یعنی حەقی من لای تۆ چیەکە بۆ نمونە ئێمە ئەمە ئەڵێین ئەمانە بەڕاستی چێژ وەرەگرن کە لە زانستی کۆمەڵناسیدا بەم جۆرە کەسانە ئەڵێن سایکۆپاتەکان ئەمە جۆرێکە لە نەخۆشیە دەرونیەکان دایمەن خەڵکیان بەلاوە خراپە خۆیان بەلاوە پەسەندە بۆیە هەرگیز خۆیان بە هەڵە نازانن. باشە دکتۆرە اینجا ئەم جۆرە کەسانە بەجددی هەسایەکێکە من باسی واکەم جنێو ئەدا من ئەتوانم بیخەمە قەوسێکە بڵم هەر بۆ خۆی و کەسە بۆ خۆی جنێوە هەر خودی خۆی بۆ خۆی بڵێ گزارشتە لە خۆی من چۆن دەرکەوم مامەڵە و هەڵسوکەوتم چۆن بێ پێناسێکە بۆ نازنامە و بۆ کەسایەتی من بەڵام بەداخەوە ئەوانە بەشێکیان هەر بزانە کە ئەمانە دەرونیەن کەسانی ترسنۆکن لەگەڵ ڕێزمدا چونکە بە نازنامەی فەیکەوە دەرەکەون بە ناو ئەکاونتێکی ساختەوە دەرەکەون هەرگیز ناوە ڕاستەقینەکەی خۆی و کەسایەتەکەی خۆی پیشان نادا ڕەنگە من لە سۆشیال میدیا زۆر بە ناشرینی هێرش بکەمە سەر جەنابەت بەڵام لە واقعیدا کەسێک بم زۆر پاڵپشتی و سەپۆرتت بکەم بۆیە ئەمانە نازنامەکانیان فەیکە کەسایەتێکی دروستکراون لەناو دنیای گریمانەییدا کەواتە کەسایەتیەکن کە پارادۆکسیان هەیە بزەبێت بێگومان جا بەداخەوە گەروا بێت ئەگەر بینە سەر ڕێژە ئێمە لە کۆمەڵگەی کوردیا لەکوێ وەڵی پشکی شێرمان هەیە هەرچەنە من ڕێژەی کیوان بەدەستەوە نییە بەڵام زۆر جار نمونە زیندۆکان پاڵپشتن بۆ ئەوەی پژڕاستی ئەم قسانە ئەکەنەوە تۆ هەروەرە لە ناو سۆشیال میدیادا ئەزانی بەڕێزێک لە کوردستان 24 بە خۆشحاڵیەوە
دکتۆرا ئەنووسێ کاک عەمار کە هاوکاری خۆتانە لەسەر وتاری ڕقئامێز من جارێک ڕاوێژێکی پێکردم یعنی باسی شتی وان نامۆم بۆ ئەکا بەشێکی زۆری هەموو ئەو نمونانەی کە لە ناو سۆشال میدیا جیاوازەکان نەک یەک سامپڵ نەک یەک نمونەی دیاری کراوە بەڵکو بە کۆی گشتی لە سەتا سەر و هەشتای هەمووی جنێ و هەمووی قسەی نەشیا و هەمووی هێرشکردنە سەر کەسایەتیە جا ئەمە بۆ خۆی پێمانەڵێت کە ڕێژەکە چەند بەرزە تا چەند گرنگە کە کەسی بەرامبەر ئەمە کاریگەری لێ نەکات چونکە بەجددی کەسێک هەیە سەیرەکەی بە وشەیەک ئەڕوخێ هەندێک کەس هەیە تەنانەت کێشەی خێزانی بۆ دروستە بێ بەهۆی کۆمنتێکەوە بۆهۆی مەسجێکەوە کە بۆی ئەڕوات چی بکات چۆن ئەو کەسانە وشیار بکرێنەوە کە خۆی لە قاڵبی وانەیە کە قسەی نەشیا بکەن بەڵام قسەی نەشیای بەرامبەر ئەکرێت بەڵێ ئەزای پەیوەستە بە ئیرادەی خۆتەوە هەتا کە تۆ ئامادەی لە سۆشال میدیا دەرکەوی ئەبێ ئامادەی ئەوە بی هەموو جۆرە فیدباکێکی ئەرێنی و نەرێنی ڕوبەڕوت ئەبێتەوە هەتاوەکو چەند تۆ ئەتوانی ڕوبەڕووی ڕەتفعلی ئەو جۆرە کەسانە بیتەوە باشترین شت بێدەنگیە نابێ وەڵامی ئەو جۆرە کەسانە بیتەوە وەڵامی بیتەوە ئەو زیاتر ئەبێتە دافعێک بۆی ئەبێتە پاڵنەرێک بۆ ئەوەی کە بەردەوامی بەو تانە و تەشەر و بەو جنێ و قسە نەشیاوانەی خۆی بدات بەڵام ئەمەش نابێتە هۆکاری سەرەکی کە ئێمە تەنیا پشت بە خۆمان ببەستین بەڕاستی ئەزانی چۆنە خێزانی ئێمە کەم تەرخەمە دایک و باوکەکان لەگەڵ ڕێزمان نازانێت کە من ئەم مۆبایلە بەدەست مناڵەکانیەوەیەتی چی ئەکات تەماشای چیەکە پەروەردەی خێزانیمان لاوازە بۆچی ئێمە لە سەرەتایە وتمان ئێمە خۆمان بەراورد ناکەین بە کۆمەڵگەیەکی ئەوروپی لەبەرەوەی ئەو پەروەردەی خێزانیە لە لای ئەوان هەنگاو بە هەنگاو گەشەی کردووە وەکو ئێمە ڕوبەڕووی بازدان نەبۆتەوە بۆیە خێزان هۆکاری سەرەکیە بەڕاستی دام و دەستگاکان وەکو پێویست نین بۆچی ئەو یاسا باشانەمان هەیە بەگەڕی ناخەی بۆچی دەسەڵاتی دادوەری وەکو پێویست ئاکتیڤ ناکەیتەوە دوهاجار ڕۆڵی ناوەندە ئەکادمی و زانکۆکان لە پەروەردەکردنی تاکو و هۆشیارکردنەوەیان من سپاس دەکەم دکتۆرە سارا موحسین بەرزنجی ئەم بەیانیە لەگەڵمان میوان بوویت دەستمان خستە سەر یەکێک لە برینە هەرە قوڵەکانی کۆمەڵگای کوردی کە بۆ هیوایی سبەی دوو سبەی ئێمە نمونەیەکی ئەوەندە جوان بی لە وڵاتانی دراوسێ باسی بکەن بڵێن کولتوری کوردی ئەوەندە جوانە کە یەکێک پۆستەکە بەس حەزەکەی سەیری پۆستەکەی بکە ئەگەر پۆستەکەیشی لەو ئاستە بەرزەنە بێ بەڵام خەڵک سەپۆرتێکا و خەڵک پشتیوانی لێ ئەکات بگەینەوە ئاستی کە ئێو ناخە جوانە کوردیەی کە ئێمە هەمان بۆ لە باو باپیران هێناومانە پڕ بووە لە ڕێز پڕ بە لە شکۆ ڕاگررتنی بەرامبەرەکەمان بگەڕێنەوە ئەو سەردەمە ئەمەش بە هەوڵدان و دەستە جەمعی هەموو لایەک ئینشاءڵڵا دێتە بەر ئینشاءڵڵا ئەمەش ئەوەی کە لەسەرمان بێت لە پرۆگرامی بەیانی دەستان خۆش بێت ئەوەی لەسەرمان بێت سەبارەت بەم بابەتە ئەگەر بەدەیان جار قسەمان لێ کرد بێت پێویستکە بە سەدان و بە هەزاران جار قسەی لەسەرەکەین بۆ ئەوەی کە ئەگەر بمانوێت بەردێکیش شێوەکەی بگۆڕین بیخەرە ژێر دڵۆپەیەک ئاو بە ماوەی درێژەی ماوەیەک ئەو جێگەی دڵۆپەی ئاوە بەردەکە کوونەکات کاتە بێ کاریگەری نابێت پرۆگرامەکان بۆ هیوایی کە بۆڵێ بۆنی ئەمەوەرە پرۆگرامان بەڵێ ئێمە سپاسی جەنابتەکەین کامبانێ لەگەڵمان بووی هیوادارم کە ئەوانی کە وتت تا ڕادەیەک هۆشیاری کۆمەلگا بباتە سەرەوە بۆ ئەوەی کە کۆمەلگایەکی دەروون دروستمان هەبێت بەو هیواین و زۆر سپاسدانەکەم دووبارە سپاس زۆر سپاس